سەلام قوتابیان خوێندکارانی ئازیز بابەتی ئەو ڕۆکەمان لەسەر قوتابیانی پۆلی نۆی بنەڕەتیە. ئەوە بەشێک لە پرسیاری قوتابیەکانە دەڵێ مامۆستا چۆن نمرەی پۆلی نۆ بنەڕەتی واتە ئەوەی تێگڕای خولیەکەم لەگەڵ ویزاری چۆن هەژمار دەکرێت. واتە بە شێوەیەکی گشتی باشێک لە قوتابیەکان دەڵێ مامۆستا چەند نمرەی بینم هەتاوەکو ئەم ساڵەکە لە پۆلی نۆی بنەڕەتی دەربچ. ئەگە بە نمونە لۆت بینم لەسەر بابەتێک چۆن هەژمار دەکە قوتابیان تەماشای ئێرە بکەن. بۆ نمونە قوتابیەکمان هەیە لە بابەتی بیرکاری هەفتا و یەکی هەیە. دەین هەفتا و یەکی قوتابیان هەفتا و یەک جارانی ئۆ پۆینت چار دەکەی. حاسبە لەکنە دەڵێن هەفتا و یەک جارانی ئۆ پۆینت چار دەکاتە 28 پۆینت چار. پاشان 28 پۆینت چاری کەمی پەنجای بکە. دەڵێن کەم پەنجا یەکسانە بە سالب 216. قوتابیان ئەو سالبە کێشەمان نییە. دابەشی چەند دەکەین ئێستا؟ ئەو نمرەی دابەشی ئۆ پۆینت 6 بکە. با بزانین چەندمان بۆ دەردەچی. دابەش ئۆ پۆینت 6 یەکسانە 36. گوتمان سالبەکە حساب ناکەین. واتە قوتابیەک پێویستە قوتابیەک ئەگەر لە بابەتێک وەکو بیرکاری ئێستا لە بیرکاری قوتابیە نمرەی خۆی هەناردی هەفتا و یەکی هەیە. ئەو قوتابیە پێویستە 36 نمرەی بینی لە تاقیکردنەوەی ویزاری بۆ ئەوەی لە بابەتی بیرکاری دەربچیت. کاتە قوتابیانی گوڵباڵۆتان بکەمە یەک خۆتۆ لەسەر حاسبێ. پێویست ناکەن گۆ بچن زۆر درێژ بکەنەوە. بۆ نمونە هەفتا و یەکی هەیە تەماشاکەن بە حاسبەی بابەت بەو شێوازە لێ دەدەیت. دەڵێ هەفتا و یەک جاران ئۆ پۆینت چار یەکسانە بەوەندە ڕاستەخۆ دەڵێ کەم پەنجا دابەشی ئۆ پۆینت 6. کەواتە هەموو بابەتەکەن دەتوانی بەو شێوازە لێ بدەیت. ئەو بە پێی زانیاری و ڕێنماییەکانی 2025 ئەوەی مە زانیاریمان لەسەر هەیە بەو شێوازی قوتابیانی گوڵ لێک دەدرێتەوە. و ئەو سال بە گوتمان حسابی و ناکشولمە بە سالبەکەی نیوەتە 36 دەبێ بە هیوای ئەوەی هەموو قوتابیەکانی پۆلی نۆی بنەڕەتی بتوانن بە دڵی خۆیان بە نمرەیەکی بەرز پۆلی نۆ ببڕن و بگەنە پۆلی دا. هەر ساغ و سلامەت بن ئیشەڵا سەرکەوتە بن.